سیە ئەو ئاڵوگۆڕە گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویە ڕوخانی حکوومەتێکی 53 ساڵە لە سووریایە لە وڵاتێک کە کورد بەشێکە لە وڵاتە هێزی کورد لە ساچلی ئەو وڵاتی بەدەستەوەیە و لە هاوکێشە سیاسەکانە کورد ڕقەمێکی گەورە و بەهێز و گرنگە بەڕاستی لەو وڵاتەیە ئەمە ئاڵوگۆڕێکی زۆر گەورە بوو کە ڕوویە لە ڕاستیە دەمێکە ئەبیستین لەلایەن شرۆڤەکاران و شارەزایانی بواری سیاسی کە ئاڵوگۆڕی گەورە لە ڕۆژهەڵات ناوەڕاست بەڕێوە ئەبێت و بە تایبەتی شخصی نەتەنیاهۆ ئەوەی نەئەشاردەوە کە ئاڵوگۆڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست دەکات و ڕایدارانی ئەمریکا ئەوانیش بەردەوام باسییان لە دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. لە ڕاستیە ئەم تەقینەوەیە لە ئەم ئاڵوگۆڕ ئەم تەقینەوەی لە شەڕی غەزەوە دەستی پێکرد لە هێرشی ئیسرائیل بۆ سەرەتا هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و دواتر ئەو قەتڵ و عامە گەورەی کە ئیسرائیل دەستی پێکرد بۆ سەر غەزەوە بۆ سەر گەلی فەڵەستین ئەمە سەرەتای ئەو ئاڵوگۆڕە گەورەیە بوو کە چەند وەختە باسەکرێت و نەتیجەکەی گەشت بەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد کۆتایی پێبێت لە سووریایە و لەوانەیە ئەمە کۆتایی بابەتەکە نەبێت لە ئێستاە لەوانەیە ئاڵوگۆڕی زیاتریش بێتە پێشەوە ئێمە ئەزانی ئەم کێشانە ئەم مۆزغانە هەمووی پەیوەندی بە عێراقەوە هەیە بە ئوردنەوە هەیە بە تورکیاوە هەیە بە ئێرانەوە هەیە بە ئیسرائیلەوە هەیە و بە وڵاتانی نێودەوڵەتی کە دەست و کاریگەریان هەیە لەو ناوچەیە بە تایبەتی ئەمریکا و رووسیا و بە شێرێن جۆرێک لە جۆرەکان بەریتانیا و فەرەنساش بۆیە ئەمە بەڕاستی ئاڵوگۆڕێکی گەورە بوو. من ئەو بڵم خۆزگە ئەم ئاڵوگۆڕە ئەم کۆتایی هێنانەی ڕژێمێکی دیکتاتۆری 53 ساڵە خۆزگە بەم شێوەیە نەبووایە بە شێوەیەک وایە بە خەبات و بە ڕاپەڕین و شۆڕشی خەڵک ئەم ئاڵوگۆڕە بکرایە بەڵام بەهۆی ئەو سەرکوتە تونند و تیژی کە چەندین ساڵە لەسەر گەلی سووریا هەیە لە سووریا لە ناوچەکەشا هەیە ئەم کارە نەتوانراوە بکرێت بەردەوام ئەحزاب و گروپی تیرۆریستی تر نوێنەرایەتی سیاست و نوێنەرایەتی خەڵکیان کردووە کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک نەبووە بەداخەوە لەوانە کە گروپی تیرۆریستی وەکو ئەحرار ڕۆژێک ئەلقاعیدە و ڕۆژێن بە جەبهەت النوسرە و دواتر ئاڵوگۆڕکردن بۆ تەحریری شام و دەستەی ئەلەو بابەتە کە لە ڕاستیە بڵم گۆڕینی دیکتاتۆرێک ئەو خۆی ئەمە شتێکی باشە دڵخۆشکەرە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام بەم شێوەیە کە کۆتایی پێهات نیگەرانیەکی گەورەی دروست کردووە لە هەموو ناوچەکە بۆ گەلی سووریا و بە تایبەتی بۆ گەلی کوردیش نیگەرانێکی گەورەی دروست کردووە ئێمە ئەوە ئەزانین کە دەستەی تەحریری شام دەستەیەکی ئیسلامی سیاسی جیهادی سەلەفی تونندڕەوە و ئەوان بەم باگراوند و بەم پاشخانە ئیسلامی و مەزهەبی و دینیە تونندڕەوەوە و کوردیش بە جۆرێکی تر ئێمە ئەوە ئەزانین لە ئێستا لە ساحەکەیە تەحریری شام هەیە و کورد هەیە لە سووریا ئەم دوو هێزە هەیە هێزی سەرەکی کە ئەبێ ئایندەی سووریا دیاری بکەن جا لێکدانی ئەم دوو جیهەتە زۆر زۆر جیاوازە لە یەکتری بەڕاستی شتێکی زۆر ئاڵۆزە هیوادارم مەترسی زۆر گەورەی لێ نەکەوێتەوە وەکو باسم کرد جەبهەی تەحریری شام ئەبە و پاشخانە تونندڕەوی سەلەفیەکە هەیەی کوردیش بە پێچەوانی ئەوە بە سیفات و نیەتێکی دیموکرات خوازی بە لەسەر بنەمای فێمینیزم لەسەر بنەمای سۆشیالیزم و تەنانەت سیستمی کۆمیناڵ و سۆشیالیزم لەو بابەتە ئەوان ئەیانێ معاملە بکەن و ئایندەی سووریا چەند نزیک بە 12 ساڵە ئەوان بەم شێوەیە سیستم لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوە ئەبن بەڕاستی زۆر قرس و سەخت و هەستیارە بێ معاملەکردنی کورد لەگەڵ ئەو حکوومەتە تازەی کە ئێستا قەرارە لە سووریا
دروست ببێت لە ڕاستیان جەبهەی تەحریری شام بەدەستیەوە گرتووە و لەلایەکی تریش خۆڕێخستنی کورد لەگەڵ بەرژەوەندیە گشتیەکانی هەموو بابەتەکە لەگەڵ بەرژەوەندەکانی لەگەڵ ئەمریکایە کە چەند وەختە بە جۆرێک لە جۆرەکان لە پشتی کورد بووە و بینێکی باشی لەگەڵ کووردا هەبووە و خۆڕێخستنی لەگەڵ حکومەتی تازەی سووریا لەگەڵ ئەو هەموو گروپ و کینانی کە هەیە لە سووریایە و لەلایەکی تریش هێرشی تورکیا ئەو مەسەلەیەکی زۆر گەورە و گرنگ و مەترسیدارە کورد لەم بارەیەوە خەریکی خۆڕێخستنە و حتمما ئەبێ لەگەڵ پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا بۆ ئەم بابەتە تم و تۆڵتر کاتەوە و هەڵباتەوە ئەزانین کە هەموو کاتێ کورد بۆ دژوەستانەوە بە هێرشی گەورەی ئاواهی پشت بە خۆی پشت بە گەلی خۆی ئەبەستێت بەڵام دیبلۆماسیەت کارێکی زۆر گەورەیە لەم بارەیەوە دیبلۆماسیەتی کورد تا ئێستا زۆر باش بووە لە دیبلۆماسیەتەکانی لەگەڵ ئەمریکایە و لە ئێستاشە لەگەڵ حکومەتی تازەی سووریا و لەگەڵ هەیەی تەحریری شامە ئەوەنەی من ئاگادارم و گوێم لێ بووە لە لێدوانەکانی بەڕێز موسڵم عەبدی ئیلهام ئەحمەد و صالح مسلم ئەوانە کە گوێم لێ بووە زۆر واقعی و دروست و بەپێی واقعی ڕۆژەکە ئەوان معاملەکەن ئەوە زۆر باشە کە بە عقدەی سیاسی و ئایدۆلۆژیەوە معاملە ناکەن لە بابەتەکەیان چونکە ئەوە واضحە گەر بەو شێوەیە کار بکەن لەوانەیە کارساتی گەورە لە سووریا لە ڕۆژاوی کوردستانە ڕووبا بەڵام خۆشبەختانە ئەوان زۆر لەوە باشتر زیرەکانتر ژیرانەتر معاملەکەن بۆیە ئەوەی کە ئامادەی یان دەربڕی بۆ معاملەکردن و دامەزرانی حکومەت لەگەڵ هەیەی تەحریری شامە بەو هەموو فەرق و جیاوازی گەورەی کە هەیەە ئەوانە شتی زۆر باش بوو کە دەستیان بۆ کرد تورکیا فیگەرێکی ڕئیسیە لە بابەتەکە لە دەستێوەردانەکانی لە وڵاتی سووریا و بە تایبەتی بۆ ڕۆژاوی کوردستان ئێمە ئەوە ئەزانین کە تورکیا لە مێژووەوە تا ئێستا دوژمنێکی فاشستی ڕەگەزپەرستی زۆر تند بووە بەرامبەر بە گەلی کورد لە ناو خودی تورکیایە کورد ڕوبەڕووی سەرکوتێکی زۆر بەهێزی دەوڵەتی تورکیا بووە زیندانەکانی تورکیا پڕند لە زیندانی کورد ئەوانی کە ناڕزایەتیان هەبووە بەرامبەر بەو ڕژێمە بەرامبەر بەو فاشیزمە کە دەوڵەتی تورک بەرامبەریان کردووە زیندانەکان پڕند لە ئەندامانی دەمپارتی کە پارتێکی سیاسی سکولار و مەدەنی بەشی زۆری کووردە ئەوەنەی بەپێی راپۆرتە نێو دەوڵەتەکان بزانم ئاگادار بم زیاد لە 700,000 کەس لە زیندانەکانی تورکیان بە تایبەتی ئەندامانی دەمپارتین بە هاوسەرۆکەکانیەوە کە لە زیندانن. تورکیا کێشەی وایە کێشەیەکی سەرەکی لە بەرامبەر کووردە فاشیزمە دژایەتی کووردە فۆبیای کوردی هەیە بەڵام لە لایەکی تریش هۆکاری تری گەورەی زۆری شەن کە ئەم دژایەتی کورد ئەکا لە هەر شوێنێکی لە هەر پارچێکی تری کوردستان و لە هەر شوێنێکی تری دنیا وەکەوەی خۆی ئەڵێ کورد لە هەر شوێنێک کیانێکی هەبێ ئەوان هەوڵی ئەوە ئەیەن لە ناوی برن جا ئەو کیانی کە کورد لە ڕۆژاوی کوردستان هەیە بەو سیستەمەوە بەو دیموکراتیەوە کە بەڕێوە ئەچێ دژمنێکی زۆر گەورەیە بۆ دەوڵەتی تورکیا هەمی لەوەتەی ئەو ستاتۆیە دروست بووە تورکیا چاوی لەسەر ئەوەیە کە چۆن کاری لەسەر بکات چۆن بیرۆخێنێت چۆن لە ناوی بەرێت ئەو بەردەوام داوای کێشەکە ئەلەوایە کە تورکیا ئەندامی ناتۆیە بۆی هەیە بە پێی ناتۆ بچێتە ئەو وڵاتانی دەوروبەری ئەتوانێت چەند کیلومترێک بچێتە پێشەوە ئێستا چەند وەختە تورکیا داوای ئەوەکە کە بە قوڵایی 30 کیلومتر بچێتە ناو خاکی
ڕۆژاوی کوردستانەوە. لە ڕاستیە ئەمە معنای هەر بۆ خۆی معنای داگیرکردنی ڕۆژاوی کوردستانە. بۆ تورکیا ئەگەر ئەمەی بۆ بچێتە سەر، ئەم هێرشانی بۆ بچێتە سەر وەکو پێشتر چۆن عەفرینی داگیر کرد، ئەمە زۆر زۆر مەترسیدارە بێ بۆ کورد. جا یەکێ لە هۆکارەکانی ترکە ویستم باسی کەم هێستم بیر نەچێتەوە لە ناوە قسە و باسەکانە، ئەوەیە کە مەسەلەیەکی ئابووری زۆر گەورە لە پشتی ئەم مەسەلەیەوەیە. تورکیا ناوێت کورد بگاتە حدودی دەریای سپی ناوەڕاست، ناوێ ئەو هێڵی ئاوریشمی بازرگانیە کە ئەکرێ بە کوردستانە بڕوات و بگاتە سەر دەریای سپی ناوەڕاست، ناوێ ئەم شتە بە کردداری بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە کێشەیەکی تری گەورەی تورکیا ئەمەیە، ئەگەر ئەم هێڵی ئاوریشمیە بە کوردستانە بڕاتە سەر دەریای سپی، هەم کوردستانە بێتە خاوەنی ئابوووریەکی زۆر گەورەی باش، هەم تورکیا بێ بەشە بێ لە ئابوووریەکی گەورە. بۆیە ئەمە مەسەلەیەکی زۆر زۆر گەورەیە بۆ تورکیا کە بە هەموو شێوەیەک دژایەتی گەلی کورد دەکات لە ڕۆژاوی کوردستان. لەلایەکی تر بۆ سەبارەت بە وەستی ژن چۆنە بێت، ئێمە هەر لە ئێستاەوە ئەوە ئەزانین کە جەبهەی تەحریر ئەوە تورکیا هیچ خۆی دەوڵەتێکی فاشستی دژی ژن و دژی فێمینیزم و دژی مافی ژنانە، هەم دەستەی تەحریری شام بە پاشخانێکی ئیسلامیەوە هەمان دەستوری ئیسلامی بەڕێوە ئەبا و تەحریری شام هاتە پێشەوە، ئێستا هاتۆتە پێشەوە بۆ ئیدارەکردنی وڵاتوانە بۆ خۆ گونجاندنی لەگەڵ وەزعەکەیە جۆرێک لە جۆرەکان ئاڵوگۆڕێکی دروست کردووە، تایبەتی ئەبوو محەممەد جۆڵانی ئەحمەد شەرعی ئێستا هەم لە ڕەواڵەتە ئاڵوگۆڕی لە خۆیان دروست کرد بە کوردکردنەوەی ڕێش و جلوبەرگی مەدەنی و هەم لە خیتابەکان یەک باسی مافی کوردەکات و باسی مافی ژنەکات و لە بابەتە. بەڵام لە ڕاستی ئەمانە زۆر من شخصی خۆم لە یەکێکی وەکو من جێگەی سیقەنیە ئەم جۆرە لێدوانانە لە شخصیات و لە گروپێکی سیاسی لە دەسەڵاتێکی سیاسی کە لە پێشتر لەگەڵ قاعیدە ئاوی خواردبێتەوە لەگەڵ ئەبوبەکر بەغدادی دەرسی وەرگرت بێ و جەبهەت نوسرە و بەم مەرحەلانە لە هەموو مەرحەلەکانە بە هیچ گروپ و سیاستێکی مەدەنی و علمانی و پێشکەوت و خوازانە ڕۆشتووە لە هەموو لە سەرەتای دروستبوونیەوە و مەرحەلەکانی ژیانی سیاسیە هات بە گروپی تیرۆریستی تونندڕەوی و دواکەوتووە ڕۆشتووە. بۆیە لە ڕاستیە هەم بۆ گەلی کورد هەم بۆ سیستمی دیموکراتی بۆ دیموکراتیزەبوونی ئەو وڵاتە هەم بۆ ماف و بۆ چوونە پێشەوە و ڕۆڵی ژن لە ئەو کۆمەڵگایە مەترسیدارە بابەتەکە. تورکیاش بە دڵنیایی دەستی زۆری هەیە لەم بابەتەیە کە خۆی دەوڵەتێکی فاشستی دژی ژن و ئێمە ئاگادارین کە لە لێدانەکانی تورکیا بە لێدان درۆنەکانی تورکیا زۆرێک ئەو لێدانانە ئەو کەسایەتیە ژنە بەرجەستانەی کردۆتە ئامانج کە ڕۆڵیان هەبووە لە پێشخستنی کۆمەلگا لە بە دیموکراتیزەکردنی کۆمەلگا لە ئاشناکردنی ژنان و خەڵک و کۆمەلگا بە مافی یەکسانی جێندەری و بەڕێوەبردننی یەکسانی کۆمەلگا. پشتیوانی کردن لە ڕۆژاوی کوردستان هەم لە ناوە هەم لە دەرەوەی کوردستان لە تاراوگە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی باکووری ئەمریکا بە دڵنیایەوە کاری زۆر گرنگە و ئێمە تەجروبەیەکمان هەیە لەو بارەیەوە لە 2019 و 2020 تا 2021 کە دەوڵەتی تورکیا بە درۆن لە ڕۆژاوی کوردستانیان لە بە تایبەتی
چەکی فۆسفۆری بەکارهێنا لە سەرەکانی گرسپی ئەوە بوو بە بابەتێکی گەورەی نێودەوڵەتی ئێمە لێرە کاری زۆرمان لە سەر کرد من وەکو خۆم یەکێک لەو کارانەیە کە زۆر سەرکەوتوو بوو لە ژیانی چالاکی و سیاسیمە کارێکە کە زۆر شاناسی پێوە ئەەکەم کە ئەنجامەکەی ئەوە بوو حکومەتی کەنەدا بازرگانی سەربازی لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕاگرت ئەکرێ لەم تەجروبانەوە ئێمە بەردەوام ئەبە و ئەجەندایە ئەبە و جۆرە چالاکیانی کە بردومانتە پێشەوە پشتیوانی بۆ ڕۆژاوی کوردستان بە بەردەوام بکەین و درێژەی پێبین حتما ئەمە پێویستی بە دیبلۆماسیەتێکی گەورە هەیە خۆزگە حیزبێکی کوردی باش هەبوایە کە بتوان ئێمە لەگەڵ یا و بە پشتیوانی حیزبێکی گەورەی ئاوایمانتوانایە لۆبیەکی گەورەی بەهێز لە دەرەوە دروست بکەین کە دیبلۆماسیەتی زۆر ڕاستەوخۆ و بەهێزترمان لەگەڵ ئەم وڵاتانە حکومەتی ئەم وڵاتانە بکردایە لە ڕاستیە من شتێک بڵم پارتی دیموکراتی کوردستان پارتی پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی کەنەدا بەڵام ئەوان لۆبی بۆ سیاسەتی خۆیان ئەبەنە پێشەوە ئەو لۆبیە ئەو جۆرە لە سیاسەتکردن و دیبلۆماسیەتکردنە لە خزمەتی ئەو خزمەت و بەرژەوەندیە گشتیانیە کە گەلی کورد پێویستێتی لە هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژاوی کوردستان لە بەشەکانی تری کوردستان بەڵام بەو کەم و کۆڕیەشەوە ئێمە وەکو خۆمان وەکو تەوگەرێکی سەربەخۆ لەو جۆرە بەرژەوەندیانە هەوڵی دیبلۆماسی خۆمان بەردەوامەکەین لەگەڵ ئەندام پەرلەمانەکان لەگەڵ NGOکان لەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و لێبوردنی نێودەوڵەتی ڕێکخراوە تینگتانکەکانەوە بە تایبەتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوانە دەوری باشیان هەیە ئێمە هەوڵ ئەو جۆرە هەوڵانە هەیە و جۆرە پەیوەندیانە ڕاگرین و بەهێزتری بکەین بە قازانجی بردنە پێشەوەی پشتیوانی بەدەستهێنانی پشتیوانی بۆ گەلی کورد لەم قەیران و ئەسمانەیە و کۆتایی هێنانی ئەو جۆرە ترید و بازرگانیە سەربازیانی کە بۆ دەوڵەتی تورکیایکەن ئەوە زەڕبەیەکی زۆر گەورەیە لە دەوڵەتی تورکیا کۆتایی ڕاگررتنی ناردنی بابەتی سەربازی بۆ تورکیا هەڵبەت هەڵمەتەکانی سۆشیال میدیا شتێکی باشن خۆپشاندانەکانی سەرجادە لە بەردەم سەفارەتەکانمانە هەمووی شتی باشن دیبلۆماسیەتەکانمانە هەمووی باشن بەڵام لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگترێکە ناوەی کوردستان و پشتیوانی باشەکانی تری کوردستانە بۆ لە ئێستاەکە ڕۆژاوی کوردستان لە قەیرانە و لە کێشە پێویستی و پشتیوانی هەیە پشتیوانیکردنی ڕۆژاوی کوردستان لە لایەن باشەکانی تری کوردستان گرنگیەکە لە هەرە گرنگیەکان لە هەرە بابەتە زۆر گرنگەکان ئەگەر من ئێستا بڵم لە ئەم قەیرانی ئێستاە کە ڕۆژاوی کوردستان دەرگیری کێشەیەکی سیاسی زۆر گەورەیە لەگەڵ هەم حکومەتی تازەی سووریا هەم دەوڵەتی تورکیا ئەگەر بە تەنها پشتیوانی لە سەداسەدی حکومەتی هەرێمی باشووری کوردستانی هەبوایە لەوانەیە ئەو کێشەیە ئەسڵەن زۆر زۆر بچووکە بەوە لە ڕاستیە دەسەڵاتدارانی سیاسی لە باشووری کوردستان حکومەتی هەرێم ئەگەر بیەوێ ئەگەر بە تەواوەتی لەگەڵ ستاتۆی ڕۆژاوی کوردستانە بێ ئەتوانێت ڕۆڵی زۆر زۆر گەورە و کاریگەری هەبێت بەڵام بە پێی مێژووی ئەو دەسەڵاتە و پەیوەندەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار لە باشووری کوردستان یەکێتی و پارتی هەردوو لایەن بەرژەوەندەکانیان بەستراوەتەوە بە وڵاتانی دەوروبەرەوە بە تورکیا و بە ئێرانەوە بۆیە
هەم نەهجی سیاسی خۆیان بای ئەوەنەیە هەم بەرژەوەندەکانیان و دەستگیرۆییان لەگە کە وابەستەییان بە وڵاتانەوە دەست و پێیان گەیراوە لەوەی کە بتوانن وەکو کوردێکی شەرافەتمەند وەکو کوردێکی ئازادی خواز پشتیوانی بەشەکانی تری کوردستان و پشتیوانی خۆی بێتەنانەت بەڕاستی هەرێمی کوردستان ئەبەم سیاسەتە وابەستەی لەگەڵ وڵاتانی دەوروبەری کە بردوێتە پێشەوە خۆشی ینی ئازادی لە خۆشی فراهەم کردووە ئازادی سیاسی بە ئەو هەرێمی کوردستان هەردوو حیزب لە باری سیاسیەوە لە باری بڕیاری سیاسیەوە کە پەیوەند بە خۆشی بە بڕیارە سیاسیە گەورەترەکانەوە هەیە ئەوێ بە پێی ئەجندای ئەو وڵاتانە معاملە بکەن و بڕیاربیان و لێدوان بکەن ئەمە بەڕاستی ئازادیەکی ڕەهانەیە کە ئەوان هەیەە چجای ئەوەی کە بتوانن پشتگیری پارچەیەکی تری کوردستان بکەن بەو جۆرەش کە هەیە بەو وەمو کەم و کوڕیەش کە هەیە هێشتا ستاتۆی باشووری کوردستان هەر پشت و پەنایەکە بۆ ڕۆژاوی کوردستان لە باری پشتیوانی خەڵک پشتیوانی گەورەی خەڵک بۆ ڕۆژاوی کوردستان ئەوەی کە خەڵکی باشووری کوردستان بە دڵ و بە ڕاح لەگەڵ ڕۆژاوی کوردستان ئەگەر هیچی نەکردبێ لە باری معنەویەوە پشتیوانێکی گەورەیە بۆ ڕۆژاوی کوردستان سەرباقی هەموو ڕێگریەکانی دەسەڵاتدارانی سیاسی و وڵاتە وابەستەکانیان ئێشتا بینیمان کە لە شەڕی داعشاد لە هێزی پێشمەرگە خەڵک خۆیان چەکدار کرد ڕۆشتن بۆ کۆبانی شەڕیان کرد لەگەڵ کوردانی ڕۆژاوی کوردستانە ئەوانە ینی پشتیوانی زۆر گەورەی هەم مادی معنەوی سەربازی سیاسی بۆ ڕۆژاوی کوردستان بۆ بەشکانی تری کوردستان لە ئێستاشا ئەوە هەر ئەبینرێت کە خەڵک هەم بە عاتفی بە حەماسی لەگەڵ ڕۆژاوی کوردستانەیە خەڵک خەریکی کۆکردنەوەی پشتیوانی لۆجستیە بۆ ئاوارەکانی ڕۆژاوی کوردستان بۆ تەواوی ڕۆژاوی کوردستان ئەگەر بوار هەبێ خەڵک ئامادەیە بچێت لەوێ لەگەڵ ئەوانە بجەنگێ شەڕ بکە دوژمن تێک بشکێنێ ئەوانە هەمیشتی زۆر باشە بەڵام لەباری سیاسێکەوە لە ڕاستیە ئەو کەم و کوڕیانەمان هەیە کە پەیوەندی بە دەسەڵات سیاسەکانەوە هەیە بە دڵنیایەوە لە عنی لە قسەی ئەخیرا بڵم ئەوە یەکێ لە هەر فاکتەرە گەورە و گرنگە و گرنگ و سەرەکیەکانی سەرکەوتنی کووردە کە هەموو بەشەکانی کوردستان پشتگیری یەکتری بکەن بە تایبەتی باشووری کوردستان کە دەسەڵاتێکی هەیە ئەتوانێت ڕۆڵی زۆر گرنگی هەبێ لەم بارەیەوە گۆڕینی حکوومەتی بەشار ئەسەد ڕژێمی ئەسەد لە سووریایە زۆربەی لێدوانەکان یان توێژینەوەکان باس لەوە ئەکەن کە ئەمە ئەوان هەموو باسی ئەوکەن کە شۆک بوون بە ئەم ئاڵوگۆڕە تەنانەت خودی ئەمریکا ڕووسیا تورکیا ئێران ئیسرائیل لە هەموو باسی ئەوکەن کە شۆک بوون ئەم ئاڵوگۆڕە بۆچی ئەوە لە پڕێکا دروست بوو حکوومەتی بەشار ئەسەد حکوومەتی بەعس لە سووریای کە 53 ساڵ درێژەی کێشە بەڵام لە 12 ڕۆژە پاشەکشەی کرد و ڕووخە لە ڕاستیە ئەوەی کە من تێبینیمە کرد ئەسڵان حکوومەتی بەشار ئەسەد هیچ شەڕێکی نەکرد ئەسڵان نەچووە شەڕەوە ئەوە بوو ئەوەی کە ئەمان بینی سوپای سووریا هەر پاشەکشەیە کرد و تەحریر شامە چوە پێشەوە ئەو پاشەکشەیە کرد و ئەمە چووە جێگەی یعنی تەنانەت شەڕێکی ئاواهی نەبوو تەحریر شام بیکات بۆیە بابەتەکە زیاتر لەوە ئەچوو کە پلانێکی نێودەوڵەتی بێت خودی ئەمریکا و رووسیا و تورکیا و تەنانەت خودی بەشار ئەسەد لەم پلانەیە بوون و ئەم پلانیان بەتر بە بەشاران تۆ تاوتۆ سوود نەما یان کەڵکە نەما و ئیتر ئەبێ بڕۆی لەسەر ئەم دەسەڵاتە
ئەو بەشار ئەسەد ڕۆشتە سووریا و هیچ یعنی تەنانەت هیچ شتێکی هیچ پەیامێکیشی بەجێ نەهێشت بۆ سووریا و بۆ گەلانی سووریا کە 53 ساڵ حکمیان تیا کرد. زیاتر شتەکە لەوە ئەچوو پلان بێت، بەڵام هیچ شتێک نییە کە ئەمەش پشتڕاست بکاتەوە، بەڵام ئەوەی کە زۆر بازحی بینین کە ئەبینین و ئەزانین و یعنی تەواو دروستە لامان کە ئەم دەسەڵاتە بە شۆڕش و بە ڕاپەڕینی خەڵک نەڕۆشت. بابەتەکە یا ئەو پلانەیە یان ئەتر بەشار ئەسەد ئەیزانی لە دوای تێکشکانی حەماس لە دوای ئەو قەتڵ عامەی کە لە غەزەیا کرا ئیتر سەرەی ئەویشیە، چونکە بەشار ئەسەد پشتیوانی هەم حیزب الله و هەم حەماسی ئەکرد، بۆیە ئەیزانی ئەگەر بچێتە جەنگەکەوە تیا ئەچێت و وەکو قەزافی وەکو نەتیجەکەی وەکو قەزافی و سەدام حوسێن ئەبوو. ئەوەی بۆ خۆی بە باشتر زانیوە کە هەڵبێت و بڕات لە بابەتەکە دەرچوو. بۆیە جارێکتر من ئاڵم ئێستش لەوانەیە گەلانی سووریا بە کوردەوە، بە عەرەبەوە، بە کریستیانەوە، بە موسڵمانەوە، بە هەموو ئەتنیک و گروپە جیاوازەکانی ترەوە پێویستیان بە شۆڕشێکی تر هەیە، پێویستیان بە ڕاماڵینی تەواوی دەسەڵاتی تیرۆریستی و دیکتاتۆری هەیە لە سووریایە. لەوانەیە ئەمە ئێستا نەبێت، لەوانەیە زۆری پێ بچێت، لەوانەیە چەند ساڵێکی تری پێ بچێت، بەڵام من بەدڵنیایی ئەڵێم گەلی سووریا بۆ ڕزگاربوونی لە ئەو هەموو جەنگەڵستانی کە بە درێژایی مێژووی پیانە ڕۆشتووە ئەبێ کۆتایی پێبێ. کۆتایی پێهاتنەکەشی ئەوەیە کە گەلی سووریا بە پشتی خۆی، بە پشتی خەڵکی خۆی، بە تەواوی گەلان و نەتەوەکانی سووریاوە پێویستیان بە ڕاپەڕینێک هەیە بەرامبەر بە هەموو ئەو دەستێوەردانانی لە وڵاتانی ئەقلیمیش و وڵاتانی نێودەوڵەتی و ئەو گروپە تیرۆریستیانش کە لە ناو خودی سووریا هەیە و بووە بە خۆرە بەرامبەر بە گەلی سووریا. تەنها دیموکراتیزەبوونی سووریا ئەبەم شێوەیە ئەبێت.